زۆر جار کابرا کە ئەچێتە سەر میمبەر یا لە کەناڵێکی ئاسمانیە قسە ئەکا سبحان الله خۆی لێ ئەگۆڕێ جەماوەر کە لە دەوریان کۆ ئەبێتەوە وایان پێکا ئیتر شەرمەکەن بڵێن نازانین هەر پرسیارێکیان لێ ئەکرێ یەکسەر وەڵام ئەدەنەوە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ لای قورآن و بۆ لای سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بۆ لای زانایانی ئیسلام. من نصیحەتی ئەو کەسانە ئەکەم کەوا نابێ شەرمکەن کاتێک کە پرسیاریان لێ ئەکرێ لە شتێک نازانن ئەمان شەرمکەن بڵێن نازانین. هیچ عیب نییە کە پرسیارێکت لێ ئەکرێ لە شتێک کە شارەزاییت تیا نییە بڵێ نازانم، هیچ عیب نییە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم پرسیاریان لێ کردووە زۆر جار پرسیاریان لێ کردووە بێدەنگ بووە و چاوەڕوانی کردووە وحی دابەزێ. جابری کوڕی عەبدوڵڵا لە صحیحی مسلمە ئەگەڕێتەوە فەرمێ نەخۆش بووم پێغەمبەر صلی الله عليه وسلم هات سەردانی کردم پرسیارم لێ کرد وتم ئەی پێغەمبەری خوا ئەگەر من بمرم ماڵەکەم چی پێ بکەم؟ ئەوە بوو مناڵی نەبوو تەنها حەوت خوشکی بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم بێدەنگ بوو تا وحی بۆ هات لەلایەن خوای پەروەردگارەوە خوای تەعالا فەرمووی یەستەفتونەکە قل الله يفتيكم في الكلالة. ولا چەندین شوێنی تریشا پێغەمبەر صلی الله عليه وسلم بێدەنگ بووە تا خوای تەعالا ئاگاداری کردوتەوە. ئیمامی شعبی ئەفەرمێ نازانم بۆ ئەهلی علم یعنی بۆ مەلا و بۆ زانایان نیوەی علمە. نیوەی علمەکەت ئەوەیە بڵێ ئەزانم بەڵام نیوەشی ئەوەیە کە بڵێ نازانم. هەر کەسێ نازانمی پێ نەبێ لە یعنی ئەهلی علم بێ و نازانمی پێ نەبێ قوربە سەری نیوەی علمی لەدەست شووە. ئیمامی ئەحمەد ئەفەرمێ مەرج نییە هەرچی پرسیارت لێ ئەکرێ لەبارەی هەر مەسئلەیەکەوە وەڵام بدەیتەوە. ئەمجا چەندین حەدیثی پێغەمبەر ئەهێنێتەوە صلی الله عليه وسلم کەوا پرسیار لە پێغەمبەر کراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاوەڕوانی جبریلی کردووە تا پرسیاری لێ بکا و جبریلیش پرسیار لە خوای پەروەردگار بکا و وەڵامی بۆ بێنێتەوە.